لە 10 ساڵی ڕابردوودا ئێران لە ڕێی بەکارهێنانی میلیشیاکانیەوە لە عێراق دژ بە ئەمریکا و هاوپەیمانەکانی و لە لوبنان و سووریا دژ بە ئیسرائیل و لە یەمەنیش دژ بە سەعودیا دەجەنگێت. لەو ڕێگەیەشەوە توانیوێتی تۆڕێکی هاوپەیمانانی دڵسۆز بۆ جێبەجێکردنی پلانەکانی پێک بهێنێت. تاران وێڕای سزاکانی ئەمریکا و نەتەوە گرتووەکان و ئەو جەنگانەی کە لە چەندین وڵاتی جیاجیادا ئەنجامیان دەدات توانیوێتی بە ئاستێکی باڵا لە پشتبەستن بە هاوپەیمانەکانی لە سووریا و عێراق و لوبنان و یەمەن سەرکەوتن بەدەست بهێنێت. لەم ڕێگەیەشەوە ئێران بووەتە هەڕەشەیەکی ئاشکرا بۆ ئەو استراتیژەتەی کە ئەمریکا دەیان ساڵە لە پێناو پاراستنی یاسایشی ئیسرائیل کاری بۆ دەکات. هەروەها حکوومەتی تاران توانی بەرەنگاری سزاکانی نەتەوەیە گرتووەکان و سیاسەتی فشاری باڵای سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد تڕامپ ببێتەوە. پێشی وایە لە چەند ساڵی داهاتوودا دەتوانێت ڕوبەڕووی ئیسرائیل ببێتەوە. میلیشیا هاوپەیمانەکانی ئێران لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیویانە لە ڕێگەی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە چەندین هێرشی سەرکەوتوو بۆ سەربنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق ئەنجام بدەن. هاوپەیمانەکانی دیکەی ئێرانیش لە سووریا و لوبنان و یەمەن گەیشتونەتە هەمان توانای ئەنجامدانی هێرش و پەلامار. بەرامبەر استراتیژیەکانی تاران بۆ هەڕەشەکردن لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانی لە ناوچەکەدا، ئیسرائیل لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا استراتیژەتی دژبەری پەیڕەو کردووە و ئامانجی ئەوەیە لەو ناوچانەی باوەڕی وایە هەڕەشە بۆ سەربوون و ئاسایشی نەتەوەی ئیسرائیل دروست بووە، بە تایبەتی لە لوبنان و سووریا ڕێگری بکات لە هەژمونی چەکداری ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە. ئیسرائیل پێی وایە کە حیزبوڵڵای لوبنان بە پشتیوانی ئاشکرای ئێران هێزی چەکداری پەرە پێداوە. هەر لەو چوارچێوەیەشدا حیزبوڵڵا بە یەکێک لە گەورەترین سەرچاوەکانی هەڕەشەی ئێراندا دەنرێت لەسەر ئاسایشی وڵاتەکەی. شکستهێنانی خولی حوتەمی دانوستانەکانی ڤیەنای پایتەختی نەمسا لە بارەی سەر لە نوێ تەواو جێبەجێکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و ئەنجامدانی مانۆڕە دەریایی و ئاسمانیەکانی ئێران کە ئاماژەی جەنگ بوون لەگەڵ ئیسرائیل نیگەرانیەکانی تەلەبیبی زیاد کردووە. هەروەها بەرپرسانی ئیسرائیل لێدوانی بەرپرسانی ئێران لە بارەی بەرزکردنەوەی ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بۆ سەر و ئەو ئاستەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دیاری کردووە وا لێک دەدرێتەوە کە ئێران نزیک بووەتەوە لە بەدەستهێنانی بۆمبی ئەتۆمی و لە ماوەی 2 ساڵدا بە ئامانجەکەی دەگات. هاوکات لەو هەواڵانەی بە پشتبەستن بە زانیاری بەرپرسانی تەلئەبیب بڵاو کراونەتەوە، سوپای ئیسرائیل بەردەوامە لە سەر ئامادەکاریەکانی بۆ خێراکردنی هێرشەکانی سەردامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و کۆگاکانی موشەکی بالیستی و دامەزراوەکانی پەرەپێدانی ئەو موشەکانە. بە گوێرەی لێدوانەکانی وەزیری بەرگری ئیسرائیل بێنی گانتز ئەو وڵاتە هەوڵ دەدات لە ڕێگەی ئەنجامدانی سەدان هێرش بۆ سەربنکە و کەمپا سەربازیەکانی ئێران لە سووریا یاسای یاریەکان لە نزیک سنوور بگۆڕێت و ڕێگری بکات لە دابینکردنی چەکی پێشکەوتوو.